بەڕێوەچوونی گەڕی یەکەمدا کە چەند ڕۆژێک بەر لێ ئەمڕۆ بەڕێوەچوو دیارە هەردوو لایەنی عێراق کۆمەڵێک تەوەریان گفتوگۆ کردووە و لە بەیاننامەی هاوبەشی لایەنی عێراق و ئەمریکادا هاتووە کە گفتوگۆکان ئەنجامی باشیان بووە و بڕیارە لە گەڕی دووەم لە مانگی تەمموزە لە واشنگتن ئەنجام بدرێت و دیارە ڕێکەوتنێکی واگشتگیر کاتی زۆری دەوێت لەوانەیە نزیکەی 6 مانگ بخایەنێت تاوەکو دەتوانن هەردوو لایەنی عێراقی و ئەمریکی بگەنە ڕێکەوتن و چوارچێوێکی تازە بۆ ڕێکەوتنامەی استراتیژی سۆفا بنووسنەوە کە لە بنەمادا ڕێکەوتنامەی سۆفا لە ساڵی 2008 مۆرکراوە و لە 30 بەند پێکاتوە ئەگەری هەیە کە هەندێک لە بەندەکان زیاد و کەم بکرێت و لەوانەیە ئەم ڕێکەوتنامەی ئێستا کە پێداچوونەوەی بە ڕێکەوتنامەی سۆفا 3 بەند چەند بەندێکی بۆ زیاد بکرێت کە بکرێتە 33 بەند و بەڵام گشتگیرترە ڕێکەوتنامەی سۆفا تەنها فۆکەس و تەنها تەرکیزی لەسەر جانبی ئەمنی دەکرد بوارەکانی تری نەخرا بۆ جێبەجێکردنەوە بەڵام ئەم ڕێکەوتنامەیە بڕیارە کە ئەمریکا بە هاوکاری زۆربەی سێکتەرەکانی عێراق بکە و بە شێوەیەکی گشتگیر ئەم ڕێکەوتنامەیە بکرێت و هەموو بوارەکان و هەموو سێکتەرەکان بکرێتەوە. دیارە لە بەیاننامەی نێوان لە بەیاننامەی دوای گەڕی یەکەمی دانوستانەکان باس لەوە کراوە کە هێزەکانی ئەمریکا لە عێراق کەم دەکرێنەوە ئەمە سەبارەت بە پرسیاری دووەم. بەڕاستی یەکێک لە مەلەفەکان کە گفتوگۆی لەسەر کراوە ئەوەیە کە عێراق بتوانێت ببێتە خاوەن سەروەری و سەروەری خۆی بپارێزێت. دیارە بۆ ئەوەی کە عێراق سەروەری بەدەست بێنێتەوە پێویستە ئەمریکاش هێزەکانی بچێشێتەوە لە عێراق بەشێکی لە هێزەکانی بچێشێتەوە و ئەگەر عێراق خۆی هێزەکانی ئاسایش هێزەکانی ئەمنی عێراق یاخود سوپای عێراق یان پۆلیسی عێراق بتوانێت کە جڵەوی لایەنی ئاسایش و ئەمنی عێراق بگرێتە دەست و خۆی بتوانێت بەرپرسیارەتەکان هەڵگرێت ئەو کاتە ئەمریکاش پێویستی بەم ڕێژە زۆرە نابێت لە هێزەکانی بەم ژمارە زۆری هێزەکانی نابێت لە عێراق بۆیە بەشی زۆری هێزەکانی دەجێڕێتەوە و ئەمە یەکێک لە بەڵێنەکانی ترەمپە کە چیتر هێزەکانی یاخود کوڕان و کچانی ئەمریکا لە دەرەوەی ئەمریکا بە کوشت نادا بەڵکو دەیانجێڕێتەوە بۆ سەرقاچی ئەمریکا و بۆ ناو خێزانەکانیان و ئەمریکاش ئێستا ئیدارەی ترەمپ هەڵبژاردنێکی لە پێشە کە لە 3 مانگی 2020 ئەنجام دەدرێت بۆیە یەکێک لە ئامانجەکانی ئیدارەی ترەمپ ئەوەیە کە ئەم ڕێکەوتنامەیە بکرێت لەگەڵ عێراق و چوارچێوێکی نوێ بۆ ڕێکەوتنامەی سۆفا بنووسرێتەوە تاوەکو ببێت یەکێک لە دەستکەوتەکانی ئیدارەی ترەمپ بۆ ئەوەی کە لە هەڵبژاردنەکانی مانگی 11 ترەمپ دووبارە متمانەی خەڵکی ئەمریکا بەدەست بێنێتەوە و لیڤڵی دەنگەکانی ڕێژەی دەنگەکانی بەرز ببنەوە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی کە لە 3 یازی 2020 ئەنجام دەدرێت. دیارە هەژمۆنی ئێران لە عێراقا لە دوای 2003 و دوای ڕوحانی ڕژێمی سەدام زۆر بووە لەسەر عێراق. ئێران سەرکەوتووتر بووە لە کۆنتڕۆڵکردنی گۆڕەپانی عێراق لە خستنە پێشی ئەجنداکانی لە هەژمۆن خستنە سەر عێراق لە پێکانی ئامانجەکانی ئێران سەرکەوتووتر بووە لە ئەمریکا. بۆیە یەکێک لە ئامانجەکانی ئەمریکاوەیە کە بەم ڕێکەوتنەیەدا بچێتەوە تاوەکو دەستی ئێران لە عێراق ببڕێت تاوەکو هەژمۆنی ئێران لە عێراق کەم کاتەوە تاوەکو ئێران چیتر نەتوانێت دەسەڵات و هێز و فشار و هەژمۆنی لە عێراقا بەم شێوەیە بێت و ئەمەش لە چوارچێوەی ئەم خاڵەتایە کە یەکێک لە مەلەفەکان وەکو باسمان کرد جێڕانەوەی سەروەری بۆ عێراق کە ئەمە هەتاوەکو ئێستا سەروەری عێراق یان سیادەی عێراق لەژێر پرسیاردا بوو لە ماوەی پێشووتر بەڵام ئەمریکا و عێراق لە چوارچێوەی ئەم تازەکردنەوەی ئەم ڕێکەوتنەدا دەیانەوێت کە سەروەری بۆ عێراق گەڕێتەوە بۆ مەرجەی هێزەکانی سوپای عێراق هێزەکانی ئەمن و ئاسایشی عێراق بتوانن خۆیان کۆنتڕۆڵی گۆڕەپانی عێراقی بکەن چونکە جگەلەوەی کە ئێران سەروەری عێراقی شکاند بووە بەمان شێوە ئەمریکاش هەندێک جار بۆ نمونە سەرۆکی ئەمریکا لە ساڵی ڕابردوو سەردانی بنکەی عین الئەسەدی کرد بێ ئەوەی پرس بە سەرکردایەتی عێراق بکات یعنی سەروەری عێراق کە لەژێر پرسیاردا بووە لە لایەنی ئێران لەژێر پرسیاردا بووە لە لایەنی ئەمریکا لەژێر پرسیاردا بووە بۆیە لایەنی تورکیا بەمان شێوە کە دەبینین سنوورەکانی عێراق هەرێمی کوردستانیشەوە بەردومان دەکرێت لەلایەن تورکیاوە و ئێران بە دڵی خۆی هاموشۆی هاتوچۆی کردووە بەناو عێراقدا لە سەردەمی قاسم سولەیمانی بەڵام
ئەوەی کە داواکاری ئەمریکا بوو ئەوەیە کە عێراق بتوانێت هێز ئەمنیەکانی ئەوەندە بەهێز بن هەم لایەنی دیپلۆماسی ئەمریکی بپارێزن و هەم سوپای ئەمریکا و هاوپەیمانانش بپارێزن چونکە تا ئێستا سوپای عێراق یان دەستگا ئەمنیەکانی عێراق فەشەلیان هێناوە یان شکستیان هێناوە لە پاراستنی دیپلۆماتەکانی ئەمریکا لە پاراستنی باڵێزخانی ئەمریکا لە بەغدا لە پاراستنی بنکە سەربازیەکانی ئەمریکا و هاوپەیمانان بۆیە لە پێنجمانجی ڕابردوو لە مانجی یەکەوە تاوەکو ئێستا زیاتر لە 404 هێرش کراوەتە سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا یاخود باڵێزخانی ئەمریکا لە بەغدا ئەمە شوا دەگەێنێت کە هێزەکانی عێراق یاخود دەستگا ئەمنی و ئاسایشەکانی عێراق ناتوانیوە کە بەرچی خۆیان هەڵسن بۆ بەرپرسیارەتیان نەگرتوتە ئەستۆ تاوەکو ئەم بنکانەی ئەمریکا بپارێزێ بۆ یەکێک لە داواکاریەکانی ئەمریکا ئەوە بووە کە هێزەکانی عێراق ئەوەندە بەهێز بن کە بتوانن سەقامگیری بۆ گۆڕەپانی عێراق سەقامگیری بۆ دەستگاکانی بڵێن دیپلۆماتی وڵاتان لە عێراق بجێڕنەوە و بەبێ ترس ئەو وڵاتانە لایەنی دیپلۆماتیان کەناڵی دیپلۆماتیان لە عێراق بکەنەوە و لەم چوارچێوەیەشدا ئەمریکا داوای کردووە کە عێراق چارەسەرێک بۆ حەشدی شەعبی بکات ئەم هێزانەی کە لەژێر چەتری حەشدی شەعبیە هەن دیارە بەشێکیان بە شێوەیەکی ڕاستەوخۆ سەر بە ئێرانن ئەمە ڕوونە کە هەندێکیان بە پرۆکسی ئێران لە قەڵەم دەدرێن وەکو کەتائیبی حزب الله عراقی وەکو کتائبی ئەهلی حق بەستەرکردایەتی قەیس خەزعەلی و یان کتائبی نوجەبا یان ئەم هێزانەی تر یان کوتلەی فتح لە پەرلەمانی عێراق ئەمە کە دژی نوێکردنەوەی ئەم ڕێکەوتنن کە بەیاننامەیان دەکردەوە کوتلەی فتح و هادی عامری گوتوویەتی کە ئێمە دژی ئەوەی کە ئەمریکا لە عێراق پێکەکانی بمێنێتەوە بۆیە ئەم خاڵە زۆر گرنگ بۆ یەکێک لە مەلەفەکان بۆ کە باس کراوە لە دانوستانی لە گەڕی یەکەم دانوستانەکان کە جێڕانەوەی سەروەری عێراقە چارەسەرکردنی حەشدی شەعبیە و بڕینی دەستی ئێرانە لە عێراق و بەهێزکردنی سوپای عێراق و دەستگا ئەمنیەکانی عێراقە و توانەوەی هێزەکانی حەشدی شەعبیە لە چوارچێوەی سوپای عێراقدا ئەمانە زۆر خاڵی گرنگ بوونە کە فۆکەسی ئەمریکا لەسەری بۆ بۆی بتواندرێت کە عێراق سەروەری بۆ بگەڕێتەوە و هێزەکانی عێراقیش لەو توانایەدا هەبن کە ئەمن و ئاسایش بۆ عێراق بجێڕنەوە ئیدارەی ترامپ دەیەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی استراتیژیەتێکی نوێ بۆ ئەمریکا دابڕێژێت چونکە دەبینێت کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەژمۆنی رووسیا زیاد بووە و هەژمۆنی چین خەریکە سەرەداوی هەژمۆنی چین بەدیار دەکەوێت کە ئەوانیش ئێستا لە ڕێگای کردنەوەی ڕێی ئاوریشمی دەیانەوێت کە بەرژەوەندەکانن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەرە پێ بدەن کە ئەمە ئەمریکا بە هیچ شێوەیەک قبوڵی ناکات قبوڵی ناکات رووسیا بەو شێوەیە هەژمۆن و مەکانەت و نفوزی هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و قبوڵی ناکات چینیش بەم شێوەیە بێوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکاتە بازارێکی گەورە بۆ خۆی بۆ ساختکردنەوەی کاڵاکانی بۆیە ئەمریکا لە چوارچێوێکی گشتی بۆ پێم وایە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەڕژێتەوە و سەرەتا لە عێراقەوە دەست پێ دەکات کە عێراق لەژێر چەپۆکی ئێران و رووسیا و هەندێک کۆمپانیای تایبەت بە وزەی رووسیا دەردێنێ و ناڵێ کە ئەم ڕێکەوتنانەی سەردەمی عادل عەبدولمەهدی لەگەڵ چین کرابوون ئەمریکا ڕێنادا بە هیچ شێوەیەک ئەم ڕێکەوتنانە لە عێراق بخرێنە بواری پراکتیکی و جێبەجێ بکرێن چونکە ئەمریکا لە عێراق قوربانی داوە 5000 سەربازی لە عێراق کوژراوە 3 تریلیۆن دلاری سەرف کردووە لە 2003ەوە کە ڕژێمی سەدامی ڕوخاندووە بۆ ئەوەی ڕوخاندووە کە رووسیا و چین و ئێران بێن بەرهەمەکەی بچنەوە و ئەم قوربانیانەی کە ئەمریکا داوێتی ئەمریکا دەوێت خۆی بەرهەمەکەی بچنێتەوە نەک وڵاتانی تر سوود لە عێراق ببینن بۆیە ئەمریکا ئامادەی دەربڕیوە بۆ دوورخستنەوەی فشار و هەژمۆنی رووسیا چین ئێران هاوکاریشی تەواوی عێراق بکات لە سێکتەرەکانی ئابووری لە سێکتەری تەندروستی لە سێکتەری ئەمن و ئاسایش و لە سێکتەری وزە ئەمریکا دەیەوێت هاوکاری عێراق بکات کە عێراق لەسەر پێی خۆی ڕابوەستێ و چیتر وزە لە ئێران یاخود کارەبا لە ئێران هاوردە نەکات چونکە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە باس لەوە کراوە کۆمپانیەکانی ئەمریکا بێن عێراق کە بێگومان لە چوارچێوەی نوێکردنەوەی ڕێکوتناوی استراتیژیدا دەبێت
بۆی کۆمپانیەکانی بێن لە عراق هاوکاری عراق بکەن ژێرخانی ئابووری و ژێرخانی تەندروستی و ژێرخانی ئاسایش ژێرخانی وزەی عراق بەهێز بکەنەوە بۆی عراق پێویستی بەوە نەبێت کە وزە و کارەبا لە ئێران هاودە بکەن. اینجا ئەمە بە شێوەیەکی گشتی ئەم خاڵانە بوون کە ئەمریکا و عراق تاوتوێی دەکەن و لەگەڕ یەکەمدا تاوتوێی ئەم مەلەفانە کراوە و ئەمریکا دەیەوێت لە عراقەوە دەست پێ بکە کە استراتیژیەتێکی نوێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابڕێژێ و هەوڵ بدا کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێگومان بنکەی یاخود سەرچاوێکی گرنگی وزەیە لەسەر ئاسی جیهان بۆی ئەمریکا تەرکیز و فۆکەس دەخات لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پێم وایە کە ئەمریکا سێ ئامانجی سەرەکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە. یەکەمیان ئاگاداربوون یان کۆنتڕۆڵکردنی وزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆی نەکەوێتە دەستی خەڵکێک کە دژی ئەمریکا بەکاری بێنەوە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرچاوێکی گرنگی وزەی جیهانیە بەتایبەت لە بواری نەوت و گاز. دووەمیان کەمکردنەوەی هەژمۆنی چین و رووسیا ئەمریکا نایەوێت شێوەیەک ئەمانە بێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەژمۆنیان هەبێت. سێمیان پاراستنی ئاسایشی ئیسرائیل. ئەمانە سێ خاڵی سەرەکین کە ئەمریکا دائما لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لەبەرچاوین و ئەمە استراتیژیەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆیە پێم وایە بە پێداچوونەوە ڕێکەوتنامەی سۆفا بە دووبارە داڕشتنەوەی ئەم ڕێکەوتنامەیە لەگەڵ عێراق ئەمریکا مەبەستێتی کە عێراق ببێتە وڵاتێکی خاوەن سەروەری و ببێتە وڵاتێک کە خۆی ئیدارەی خۆی بدا ببێت ئەوەی کە وڵاتانی دراوسێ دەستێوەردانی تێدا بکەن و کوردیش پێم وایە ژمارەیەکی خوێنراوەیە لە پێداچوونەوە و دووبارە داڕشتنەوەی ئەم ڕێکەوتنە. وەکو باسم کرد ئێستا کورد بە نوێنەرێک بەشدارە لەم ڕێکەوتنە و ئەویش بەڕێز فەوزی حەلیمیە کە ئەجندای تەمسیلی ئەجندای کورد دەکا و نوێنەرایەتی کورد دەکا لەم ڕێکەوتنە و پێم وایە ئەگەر جارێک نوێکردنەوەی ئەم ڕێکەوتنامەیە ئەگەر جارێک لە بەرژەوەندی عێراق بێت دوو جار لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە چونکە یەکەمیان هەرێمی کوردستان پێویستی بە مانەوەی هێزەکانی ئەمریکا هەیە بۆ پاراستنی ئەم قەوارەیە و بۆ بەدەستەوەرکردنی مافە دەستوریەکانی لە عێراق. دووەمیان بۆ ئەوەی کە هەر ڕێکەوتنێک کە حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی بەغدادی کە ئەمریکا چاودێر بێت ئەگەر ئەمریکا لە عێراق بمێنێتەوە بێگومان وەکو چاودێرێک هەوڵ دەدا کە چاودێری ڕێکەوتنەکانی نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی ناوان بکات لە بەغدا و ئەمەش گرنگە بۆ هەرێمی کوردستان چونکە پێشتر ڕێکەوتنەکان کە کراوە زۆربەی جێبەجێ نەکراوە و حکومەتی ناوەند لە بەغدا پێشێری ڕێکەوتنەکانی کردووە چونکە هێزەکانی عێراق چه سوپات هێزەکانی ئەمن و ئاسایش عێراق لەم ئاستەدانین کە بەبێ هێزەکانی ئەمریکا بتوانن بەرەنگاری داعش ببنەوە. بۆیە مانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق لە بەرژەوەندی عێراقە و دووەمیشیان سیستەمی ئابووری عێراق سیستەمێکی بەهێز نییە و ئێستا دوای بڵاوبوونەوەی کۆرۆنا و دوای دابەزینی نرخی نەوت ئێستا عێراق لە تەنگژێکی قوڵی ئابووریدایە. بۆیە ئەمریکا ئامادەی دەربڕیوە کە هاوکاری عێراق بکات لە بەدەستهێنانی قەرز لە بانکی نێودەوڵەتی یان لە ناوەندە نێودەوڵەتیەکان. ئەمەش لە بەرژەوەندی عێراقە کە ئەگەر ئەم چوارچێوەی ئەم ڕێکەوتنە تازە بکرێتەوە و ڕێکەوتنامەی سۆفا دووبارە دابڕێژرێتەوە ئەو کاتە عێراق هاوکاریی باشی بەدەست دەکات و ئەمریکا بەڵێنی داوە کە هاوکاری لایەنی ئابووری عێراقیش بکات و ماشەوە لە لایەنی تەندروستیش ئەمریکا بەڵێنی هاوکاری داوە و لە لایەنەکانی تریش لایەنی وزە ئەمریکا بەڵێنی داوە کۆمپانیای ئەمریکی بێنێت عێراق تاوەکو بتوان بنیەی تەحتی یان ژێرخانی ئابووریان ئەوەی کە پێ دەڵێن ئینفراستراکچەر عێراق دووبارە بەهێز بکرێتەوە و بنیاد بدرێتەوە بۆی عێراق پێویستی بە هاوکاری ئێران و وڵاتانی دراوسێ نەبێ و ئەمەش وا دەکات کە عێراق لەسەر پێی خۆی بوەستێ ئەگەر خاڵەکانی ڕێکەوتنامەی سۆفا دوای داڕشتنەوە و دوای تازەکردنەوەیان بکەونە بواری جێبەجێکردن و ئەمریکا بەڵێنی داوە لە هەموو بوارێکە هاوکاری عێراق بکات بۆی عێراق ببێتە نمونەیەکی جوان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست